دووبارە سڵاتان لێبێ خۆشەویستان هەمیشە باس لەوە دەکرێت کە کۆمەلگا جۆرێک لە دابوونەریتی بیان و شتی نامووی تێکەوتووە بە جۆرێک کە ڕنگدانەوەی تێدا بۆتەوە و هەمیشە بە مەترسی دادەنرێ بۆ ئەم جیلە نابڵکە بۆ جیلی داهاتوو کە لەسەر ئەو جۆرە دابوونەریتە نام و جیاوازانە پەروەردە دەبن. ئەمڕۆ باز لە کاریگەری خراپەکانی گواستنەوەی دابوونەریتە بیانیەکان دەکەین بۆ کۆمەلگەی کوردی تا چەندێک ئەمە کاریگەری خراپی هەیە و تا چەندێک ناموەیە بە کللتور و بە ڕەسەنایەتی گەلی کورد بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دڵشاد بابان ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی. مامۆستا دڵشاد بەخێر سپاس بۆ ئامادەبوونێ. بەخێر مامۆستا دڵشاد. مامۆستا سەرەتا بە بپرسین دابوونەریتی بیانی مەبەستمان لە چییە و ئایا بە شێوەیەکی بەرچاو لە ناو کۆمەلگای کوردیدا دەبیندێ؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆ بنێرانی طبیعی دیاردەی نامۆ لە هەموو کۆمەڵگەیەکدا هەیە لە کۆمەلگەی کوردی ئێمەشدا چەند ساڵە کۆمەڵێک دیاریدەی نامۆ سەری هەڵداوە. پێشەوەی باس لە دیاردەی نامۆ پێویستە بزانین دیاردەی نامۆ چیە لە ناو کۆمەلگەدا کە سەر هەڵەدا هەر شتێک کە نامۆ بێ بە کولتور و نەریتی ئەو کۆمەلگەیە ئەو پێی دەگوترێت دیاریدەیەکی نامۆ. ئەو دیاریدە ناموانەی کە هەیە لە ناو کۆمەلگەوە زۆر جار دیاردەیەکن سود بەخشن زۆر جار دیاردەیەکن زیان بەخشن، بەڵام بە شێوازێکی گشتی دیاردەکان لە کۆمەلگەی ئێمەدا بەداخەوە کە دیاریدەیەکە بۆ بە چاولێکەری دیاردەکان دیاردێکی زیان بەخشن بۆ کۆمەلگەی ئێمە و زۆر بەربڵاون بە تایبەتی لە چینی گەنجەکانە و لە چینی هەرزەکارانیشا لە چینەکانی خوارەوە کە چینی هەرزەکاران کە تەمەنی تا ڕادەیەک لە دوای باڵغ بوونەوە تاوەکو تەمەنی 20 ساڵی ئەگرێتەوە. ئەمە لەناو ئەم چینەدا بە شێوازی گشتی دیاردەکان زۆر بڵاوی کردوێ. ئێستا دیاردەکان چینیانی ئەوێ لە چی بترسین؟ ئێستا بۆ نمونە کۆمەڵێک دیاریدە هەیە کە سەری هەڵداوە لە ناو گەنجانە. یەکێک لەو دیاریدانێکە لە ناو گەنجانە ئایندیان نەخاتە مەترسیەوە بۆ نمونە مەوادی هۆشبەرە. ئێمە ئەگەر چەند ساڵێک گەڕینەوە بۆ ساڵەکانی پێشتر لە کوردستانە لە کۆمەلگەی ئێمەدا بە هیچ شێوازێک تەنانەت جگەرەکێشانش تا ڕادەیەک لە ناو گەنجەکانە نەک لە ناو وەتەمەنەکانە تا ڕادێک شتێکی شەرمنانە بوون، ینی لە بەرچاوی خەڵکی جگەرەیان نەئەکێشا. ئێستا نەک جگەرەکێشان نێرگەلە یاخود مەوادی مخەدیر کە بە هەموو شێوازێک لە چینەکانی خوارەوە بەکاردێن. ئەمە دیاریدێکی زۆر ترسناکە و دیاریدەیەکە دەبێتە هۆی ئەوەی کە ئایندەی گەنجەکان خاتە مەترسیەوە. تەبەن هەر دیاریدەیەکی نامۆشکە چێتە ناو هەر کۆمەلگەیەکەوە لەوە چی ئێمە بە شتێکی سادە سیری بکەین، بەڵام بەداخەوە ئەم دیاریدانەی کە ئێستا لە کۆمەلگەی ئێمەدا هەیە چواردەورمان کە وڵاتانی دراوسێمانن هەریکیان بە شێوازێک لە شێوازەکان ئایندەی نەوەکانی ئەو وڵاتە ئەو شوێنی کە ئەوان مەبەستیان چونکە ئێستا کورد بە شێوازی گشتی لە هەر چوار پارچەکەی لە سووریا لە عێراق لە تورکیا لە ئێران لەم وڵاتانەی کە هەیە ئەیانوێ بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ گەنجەکان ئایندیان بخەنە مەترسی و هەتاوەکو بی لە شتێکی گەورەتر نەکەنەوە کە ئێمە بۆ یەکێکی لەو نەتەوانەی لە جیهانە بێدەوڵەتین. لە زۆرێک لە نەتەوەکان ژمارەشمان زیاترە، بەڵام بەداخەوە هیچ دەوڵەتێکمانە لەبەرەوەی یەکگرتوو نەبووین خۆخۆر بووین یاخود بە شێوازێک لە شێوازەکان هەوڵی بۆ نەدراوە کەواتە ئەوان هەوڵەدەن لە ڕێگەی کۆمەڵی دیاریدەوە ئایندەی گەنجەکان بخەنە مەترسی و هەتاوەکو بی لە شتێک نەکەنەوە. ئەمە یەکێکە لەو هۆکارە سەرنجیانەی کە کاریگەری خراپی لەسەر گەنجەکانمان جێشتووە کەواتە مادەی هۆشبەر کە ئێمە هەر بە شتێکی بازرگانی سیرەکەین بەداخەوە، بەڵام شتێکی تەنها بازرگانی نییە کە باز کۆمەڵێک بازرگان کاری پێوە بکەن ئەوە کارێکی سیاسی یا مەغزایەکی سیاسی لە پشتەوەیە بۆ ئەوەی کە داهاتوی ئەم کۆمەڵگەی لاوازکەن. یەکی شکە لە دیاردە زۆر نامۆکان کە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا بڵاوە بەداخەوە یەکێکە لەو دیاردانەی کە دوورکەوتنەوەی لە زانست و زانیاری و خوێندن یا بێ ئەهمیەتکردنی خوێندنە بە مانایەکی تر. ئێستا گەرسەیەکی لە هەر گەنجێک بپرسیت لە هەر تاکیی ئەم کۆمەڵگایە بپرسین پێت ئەڵێت داهاتوم چییە؟ هەندێک بۆ بێ هیوا کراوە ئەڵێ داهاتی من چیە گەر بخوێن؟ ئەوە کۆلێژی پزیشکی و ژووریگرتن کە بەرزترین کۆلێژە لە ئاستی هەرێمی کوردستانە بۆ وەکو نمرە سیرەکە ئەڵێ پزیشکی ڕەفیقم هەیە چەند ساڵە دامەزراوە یاخودی ئیشی دەست نەکەوتەوە کەواتە ئەمە هەر ئەوەن یەکە بۆ ئەو گەنجە وابیر بکات. ئەم گەنجە لە ناخی خۆی وابیر دەکاتەوە کە بۆ منە داهاتوەکە ئێوە هیچی دەست ناکەوێت، بەڵام ئەوەی پشتی ئەمەی کە وای کردووە ئەم دیاریدێ بڵاو بێتەوە لە ناو هەرێمی کوردستانە لە ناو گەنجەکانە لە ناو چینی خوێنەوارشە بە تایبەتی یا لە ناو خێزانەکانە کە منداڵەکانیان نەنێرنە بەر خوێندن زۆر جار یاخود لە کاتێکە لە سیرەکی ئەڵێ بڕۆ ئیشێک بکە باشتر بکات تەنانەت بێ بە پیشەیەکی هەبێ زۆر باشترە لەوەی کە لە داهاتوە خوێنەوارێکی بەرهەم بێت. کەواتە ئێمە ئەبێ ئاگامە لەم دیاریدانە بێت. کۆتایە ئەمە خۆ وڵاتانی دراوسێنین حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتێکی دانپێدانراوی دەستوریە و لە هەرێمی کوردستان دەسەڵاتی مطلقی ئەوە کە خوێندن بێ ئەهمیەت بکرێن. ئەم دیاردەیە خۆمان مەدەستی خۆمان دروستمان کردووە بە خۆمان. باش
طبعا ئێستا ئەگەر بین لە هۆکارەکان بکۆڵینەوە زۆرێکمان قەنەعاتمان وایە بۆ نمونە بێ هیواکردنی گەنجەکان ئێمە سەرەی هۆکارە سەرچێکی خۆمانی وایە خۆمان نەوەستم ئەو دەسەڵاتە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە حکومڕانی هەرێمی کوردستانەکە کە ئەو کارانێکی بەرئەنجامی چەند ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان وای کردو کە گەنجەکانمان بێ هیوا بن لەبەرچی لەبەرەوەی بۆ نمونە گەنجەکان ڕاستە خۆی گەنج بێ پشت بەخۆی بەسێ لە هەر لە کاتی خوێندنیا و هەوڵدا بۆی کارێک بەخۆی دۆزێتەوە نەک پشت بە حکومت بەسێدای مەزرێنێ و ئەرکی حکومەتی شێکە بۆ ئەو گەنجانەی کە تەواویەکەن ئەگەر هەلی ڕخسان هەلیکار هەبوو هەلیکاریان بۆم ڕخسێنێ نەک هەرتەنها بەتەعین بوون لە کەرتی تایبەتە لە شوێنەکانی ترە کاریان وەکە بەڵام کاتێککە ئێمە ئەڵێن ئەم دیاریدەیە لە دەرەوە هاوردەکراوە طبعا لە دەرەوە هاوردەکرێ خۆ وڵاتێکی غەربی یا وڵاتێکی دراوسی یا وڵاتێکی عەرەبی یا وڵاتێکی تورکیا فارس خۆی نایبێتە ناو هەرێمی کوردستانەوە بۆ نمونە ڕاست و خۆ گەنجەکە بێ هیوا بکە کۆمەڵی هۆکاری تایبەتی کۆمەڵە ڕێگەی تایبەت کۆمەڵی میکانیزمی تایبەتی هەیە لەو ڕێگەیانەوە ئەتوانێت تۆوار لێ بکات کە گەنجەکانە بێ هیوا بکەن یەکێک لەوانە دەسەڵاتی سیاسی بەکارهێنێت دەسەڵاتی سیاسی بەکارهێنێ بۆ ئەوەی دەداهاتووی گەنجەکان هیچ داهاتوویشیان نەبێت بۆ نمونە حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە دەسەڵاتە گرێتە دەست تەنها ئەو کۆمەڵێکە لە چواردەری خۆی مەبەستی بمێنێتەوە گەنجەکانی تر هەرچیان لێ بەسەری گرفت نیە بەلای ئەوە لە ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستانە سیاستکردن وای لێ هاتووە تەنها بۆ مانەوەی خۆیە نەک تەنها بۆ ئەوەی کە لە داهاتووە ئێمە چیمان هەبێت ئێمە ئەوە چەند ساڵ ئێمە هەرێمی کوردستان سەربەخۆیە لە ساڵی 92 هەتاوەکو ئێستا ئێمە 32 ساڵ ینی بەڕاستی ینی 32 ساڵ تەمەنێکی حکومڕانیە تا ئێستا شتێکمان لێوە دیار نییە ئەمە گرفتێکی گەورەیە کەواتە ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکی دەسەڵاتی سیاسی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە وای کردووە لە ڕێگەیەوە وڵاتانی دراوسێ وڵاتانی بێگانە وڵاتانی دوژمن بە کوردستان ڕێکارێ بکەن کە نەوەکانمان بە هیوا بکەن هیچ شکە لە ڕێگەکانی هاوردەکردنی بێ هیواکردنی هەوڵات گەنجەکانمان و هێنەکانمان بە تایبەتی بەداخەوە بریتێ لە بازرگانیکی لەگەلێک ڕۆ بازرگانی ئەو بازرگانانی کە بەبەست تەنها بۆ کۆکردنەوەی پارە کارەکەن ئێتر ئەو بازرگانیە بۆ نمونە سێرەکەیت لە هەرێمی کوردستانە ئێستا لە شاری وا هەیە پێویستی بە یەک زانکۆی 4 زانکۆی تێداکراوەتەوە ئەهلی بوونی کەرتی تایبەت گرنگە بۆ هەموو کۆمەڵگایەک بەڵام بوونی کەرتی تایبەت بە مەرجە گرنگە کە ئەو کەرتە تایبەتە کوالیتی خوێندن و هەموو شتێکی لە کەرتە حکومیەکە باشتر بێ ئەو داهاتوویکە هەیەی لە کەرتە حکومیەکە باشتر بێ بەڵام ئێستا بێ ئەگەر توێژینەوەی بکەین لە ناو خوێندکارەکانە بە تایبەتی لە کەرتی تایبەتە بزانین چەندیان لە کەرتە حکومی باشترن بزانین ئەو خوێندکارانەی کە نمرە ئەهێنن لە قوتابخانە ئەهلیەکانەوە ڕۆشتون یا لە قوتابخانە حکومیەکانەوە ڕۆشتون کەواتە سیرەکەین یەکی شکە لە بازرگانیەکان کە وای کردووە بێ هیوای گەنجەکانمان بێ هیوا بکە ئەوەیە کە بە تایبەتی بازرگانیە بە خوێندنەوە بەداخەوە چونکە بڕاستی وای کردووە ئێستا گەنجەکان سیرەکی گەنجێک بە هەم هەوڵێکی خۆی هەوڵەدا دەرەجە بێنێ نمرێکی باش بێنێت بەڵام کە نمرەکە شوێنێ لە خۆ خوێندکارێک لە تەنیشتی منەوە بە 50 بە 60 بە 70 چێتە کۆلەژی کە من لێ لە خوێنزانکۆیەکی ئەهلیە داهاتووشی هەروەکو منە کەواتە ئەمەش هۆکارێکی تری بە هیواکردن دیتر لە هۆکارەکانی تری بە هیواکردن بەداخەوە بریتە لە چی بریتە لە ناڕۆشنبیری خێزان لە ناو هەرێمی کوردستاندا لە کۆمەڵگەی کوردیدا ناڕۆشنبیری بەرامبەر بە داهاتووینەوەکانیان چونکە ناڕۆشنبیری هەر ئەوەن دێت تۆ بۆ خوێندەوار بیر و شەهادەیەکتە بێت ئەوە ڕۆشنبیری نییە ڕاستەوە بەشێکی ڕۆشنبیریە بەڵام ڕۆشنبیری ئەوەیە کە تۆ چەند لە خەمی خۆتابی ئەوەندە لە خەمینەوەکە دابی ئەوەندە لە خەمی داهاتوەکەی دابیت تەنها ئەوەن گرنگ نییە کە بۆ نمونە تو بینێریتە بەر خوێندنی تر بڵێ وەڵام ڕۆشتە خوێندە لێی ناپرسینەوە بەدوایە ناچین یا خودکاتێک کە گرفتێکی بێت سەرزەنشتی ئەەکەین ئەیشکێنین ئەمانە هەمووی واکە لەوەی کۆمەڵگەی کوردی بەداخەونەوەکانی سیرەکەیت لە هەگەڵ هەر گەنجێکە لەگەڵ هەر گەنجێک بەمانای ئەوەی کە کەس بێ کوڕ بێ خۆ دەرشتێک بێت قسەی لەگەڵا بکە سیرەکەی تاچیشی تووڕێ تاچیی بێزارە تاچێکە هیچ ئارامگریکی تێدا نییە ئەمانە هەمووی نەتیجەی ئەو بێ هیواکردن هۆکارمان زۆرە بۆ هیواکردن لەسەر خۆی تاگەکانمان لە ڕووی خوێندنەوە بێ هیوا بوو زۆر باش مامۆستا باباس لە هۆکارەکانی گواستنەوەی ئەم کللتورە نامۆیانە بکەین بۆ کۆمەڵگای کوردی ئەو هۆکارانە چین و سوۆشیال میدیا بە تایبەت تیڤەکان چ ڕۆڵەکە بینین لە گواستنەوەی ئەم کللتورە نامۆیانەیە ینی دەبینی سوۆشیال میدیا کشتی نامۆ دەبینی تیڤەکان کۆمەڵێک بەرنامە و پرۆگرام هەیە بەڕاستی کە جێی سەرنجن بۆ لای تاکی کورد بەڵام دەبینی خەریکە ئاسایی دەبێتەوە لامان ئەمانە چ ڕۆڵێکیان هەیە لە ڕاستیە ئەو هۆکارانەی کە بێت هۆی هاوردەکردنی یاخود هەناردەکردنی ئەم دیاردەنامانە بۆ هەرێمی کوردستان یا بۆ کۆمەڵگەی کوردی بە شێوازێکی گشتی
کۆمەڵێک هۆکاری سەرەکی هەیە یەکێک لەوانەی کە باسمان لێ کرد ئەوە هۆکارەکەی کە داهاتوینەوەکان لە هەرێمی کوردستانە وای لێ بکرێت بچیتە ژێر سفرەوە هەتاوەکو بیر لە شتێکی گرنگ نەکەنەوە یەکی شکە لەوەیە کە بۆ من هەمیشە کاتێکە تۆ لەگەڵ کەسێک بربەرەکانی ئەەکەیت ئێمە قاعیدەیەکمان ئەڵێ پرد بۆ پەرتی کە و زاڵ بە بەسریانی دا ئێمە تۆ کاتێک کە لەگەڵ کۆمەڵێک ئاگەر بتێ منافستەکەی بیانکەی بە چەند بەشێکەوە ئەتوانی بە ئاسانی زاڵی بەسەریاندا بەڵام کاتێک کە تۆ ئەم تاکانی کوێ هەرێمی کوردستانت یا هەر بە شێوازی گشتی گەنجەکانت وا لێ کرد هەر بە شێو بە شتێکەوە مەشغوڵت کرد هەر کۆمەڵەوە بە شتێکەوە مەشغوڵت کرد زۆر زۆر بە ئاسانی ئەتوانی کۆنتترۆلی بکەیت کەواتە ئەمەیەکێکە لەو سیاسەتانی تریش کە بۆ منە هۆکاری هاوردەکردنی دیاردەنامەکانە لە هەرێمی کوردستاندا هیچکە لە هۆکارەکان کەوای کردووە ئەم دیاردەنامانە هاوردە بکرێ بۆ هەرێمی کوردستان بەداخەوە چاوچنۆچیش کۆمەڵەیەک خەڵکە وەک باسمان لێ کرد هەم لە ڕۆ بازرگانەکەیەوە هەم لە ڕۆ سیاسیەکەشیەوە هۆکارێکی تری هاوردەکردنی ئەم دیاردەنامانە بۆ هەرێمی کوردستان بریتە لەوەی کە ئێمە هیچ کات ئەوەمان پێشکەش نەکردووە کە چەند بەهێز و چەند بەخۆتی چەند یەکگرتوون لە نێو خۆماندا ئێمە ئەومان پێشکەش نەکردووە کە کۆمەڵگەیەکین ئەتوانین پشت بە خۆمان ببەستین ئێمە ئەومان پێشکەش نەکردووە کە ئەتوانین کۆمەڵگەیەکی داهێنەر بین ئێمە ئەومان پێشکەش نەکردووە کە ئەتوانین کۆمەڵگەیەکین لەسەر پێی خۆمان ڕاوەستین ئەمانە گرفتێکی گەورەی بۆ ئێمە دروست کردەوە بۆی بە ئاسانی ببنە هۆکارێک بۆ هاوردەکردنی دیاردەنامەکان بۆ هەرێمی کوردستان یەکێک لەو هۆکارە زۆر سەرچیانی بۆ نمونە یەکێک لە هیچکە لە دیاریدەنامەکان لە هەرێمی کوردستانە کە ئێستا بە تایبەتی گەنجەکان کاری لەسەرەکەن و گەنجەکان پێوە مەشغوڵ کراون بۆ نمونە گەرسیرکەین کۆمەڵێک یاد هەیە وەکو هاڵۆین و نازانم کۆمەڵێک دیاردەیکە ئەنی بەڕاستی دەستخۆشی بۆ پەروەردەکە ئەم ساڵ دیاردانی قەدەغە کرد ئەژینا وای لێ هاتبوو بەداخەوە من ئاگادارم وای لێ هاتبوو تەنانەت لە ناو خێزانەکانیشە لە ماڵەوە ئەو یاداکرایەوە ئەو وەکو جەژنێکی لە هاتبوو تا ڕادێک لە ماڵەوە ئەکرایەوە کە ئەمە دیاردێکی زۆر زۆر ترسناکە بەداخەوە یعنی تۆ سیرەکەیت ئەم ساڵ تەنانەت لە سیئۆلی پایتەختی کۆریای باشوورە تەنها بۆ یادکردنەوەی هاڵۆین تەنها تا ئەوەندە قەرەباڵخەکە زۆر بۆ 154 کەس بەس تەنها بۆ حاڵەتە مردوون جگەل لە چەند بریندار بۆوان تۆ ئەگەر بێت ئەم دیاریدەی وردە ڕێگەی لێ نەگیرێ سپێنێ کوردستانە چی ڕوەدات جامە بەڕاستیش ئیشەکانەکەین تاقتمانە بە تەمسیل بیکەین ڕەنگە هەر خەڵک کوشتنی تێبکەوێت کاتم هۆلیوین تۆزێک جژنێکی با بڵێن خەڵک ترساندنوەمانەیە باشە ماوەسا دڵشاد لە سەرەتاوە باست لەوە کرد هاتنی هەر دیاردەیەکی نوێ بۆ کۆمەلگا لەبەرەوەی نوێیە نامۆیە بووە ئەمە دیاردێ بەڵام ئەکرێ باش بێ ئەکرێ خراپ با لە باشەکان گەڕێن خراپەکانیش باسمان کرد کە بۆ نمونە ئەمانەی کە مەسیرین ئەی چی ئێمە توانین تۆزێک ڕێی لێ بگرین بۆ نمونە ڕەنگە شتێک بێت چۆن دیراسی بکەین یان چۆن جای بکەینەوە کامە باشە و کامە خراپە زۆر جارافوچی جای بکەینەوە کام دیاردەیە باشە کامە خراپەوە تا ڕەنگە بە هەڵسەنگانی من باش بێ تۆ جیاواز بێ یەکێک لە دیاریدەکان کە دوو لایەنەیە دیاردەی تەکنۆلۆژیە یعنی پێشکەوتن و تەکنۆلۆژیا کە هەمانە لە هەرێمی کوردستانە سێرێکین لە وڵاتانە گەنجیشی یابانی دەستە لەسەر ئەنتەرنێت و مۆبایل خەریکە بێ بەڵام چی پێکات خەریکی زانست و زانیاری پێشکەوتنە بێت بەڵام گەنجیشی ئێمە لە سعات 11 شەوە هەتاوەکو 5 بەیانی ناخەوێت بەس تەنها خەریکی چاتکردن بێ خەریکی سەیری شتێکی نامۆ ئەبێت ئەمە یەکێکە لەوانەی کە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە زۆر بەخراپەکەن خۆشتێکی باشە بەڵام زۆر بەخراپ بەکارهێنرێت یا شێ بۆ نمونە ئێمە سەیرەکەین گەنجەکانمان بە تایبەتی وتمان لە هەرزەکار و خوار هەرزەکاریشەوە کە هەمانە نەوجەوانان ئێستا سیرەکەیت بۆ بەحسابی خۆیان بۆ بەناوبانگ بوون سیرەکەین لە تیکتۆک لە نازام سناپچات لەمانەی کە هەمانە عنی هەندێک شتە بینیت لە گەنجەکانە بە تایبەتی کچان و کوڕانیش وە کچان زیاتر لەم دیاری بڵاوە لە تیاندا ینی عرضکردنی جەستە بەمانایشی ترچەتنی عرضکردنی جەستە تەنها بەڕووتی بە عرضکردنی جەستە بە هەموو شێوازێک عرض دەکرێت قسەکردن تەقلیدکردن بۆ ئەوەی کە تەنها بەناوبانگ بێ بۆی کە فۆلۆوەری هەبێت نازانم چی هەبێت لەمانە ئەم هەر تەکنۆلۆژیایە سیرەکەین بەم شێوازە خراپە بەکاری دێنین ئەمە گرفتێکی گەورەی بۆ چەندین خێزان و چەندین کوڕ و کچ دروست کردو لە هەرێمی کوردستاندا کە بەهۆی ئەوەی کە بۆ نمونە لەختەیەکی ڤیدۆی یاخودچینێکی کەوتۆتە دەست کەسێک بڵاوی کاتەوە یاخود وێنەیەکی یاشتێکی هەر بەحسابی خۆی بۆ خۆی ئەکات بەڵام کەسێرەی بڵاو بێتەوە تا گرفتێکی گەورەی بۆ دروستەکات ئەگەر بێت ئێمە بتوانین ئەم تەکنۆلۆژیا ینی گەنجەکانمان وان ڕێبێنین بەداخەوە ئەگەر نەمانتوانی وان ڕایان بێنین کە تەکنۆلۆژیا لە سوودی خۆیان لە قازانجی خۆیان لە قازانجی کۆمەڵگە بەکاربێنن ئەو کێشە و گرفتانەی لێ ئەکەوێتەوە بۆیە ئەرکی هەمومانە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی
لە وەزارەتی پەروەردە کە یەکەم کەس کە معنیە بەم کارە وەزارەتی پەروەردەیە چونکە بەڕاستی لە هەر وڵاتێکدا پەروەردە تەندروست بوو تاکەکان تەندروستە بن لە هەر وڵاتێکا پەروەردە تەندروست بوو تاکەکان تاچی بەرهەمهێنە بن پەروەردە تەندروست بوو تاکان تاکێکە بن هەست بە بەرپرسیارەتی بکەن تاچ ئێمە بۆ چێز بە بەرپرسیارەتی ناکە ئێستا بۆ منە خوێندکارێک لە خوێنگەکە یێتە دەرەوە دەبەیشی ئاوی بەدەسەوە ئەگەر چاوی کەسێکی لێودار نەبێ فرێداتە بن دیوارەکەەوە یا پارچێک لەنسی بەدەسەوە یاخود پاشماوەی خۆراکێکی بەدەسەوە بێت کەواتە ئەمە وا ئەکالەوە ئەگەر کەواتە پەروەردە ئەرکی سەرەکیەتی مامۆستایان یەکەم کەس بن کە تاکەکان لە باخچەوە هەتاوەکو ئەگەنە زانکۆ پەروەردەیکەن بۆ ئەوەی کە تاکەکان لەم تەکنۆلۆژیا و لە ئامێرە و لەم پێشکەوتوانە سودمەند بن نەک زەرەرمەند بن. زۆر باشە کاتە مامزابە بچینە سەر بابەتێکی زۆر گرنگ و جەوهەری ئەویش ئەوەیە ئەگەر بێت و ئەمە کۆنتترۆل نەکرێ و کار نەکرێت لەسەر باشترکردنی ئەم بارودۆخی کە هەیە لە کوردستاندا و کارکردن لەسەر ئەو کللتورە نامۆنانی کە هاتووە چ مەترسیەکمان پێدەبەخشە لە داهاتوودا مەترسیی عفو چ مەترسیەکمان پێدەبەخشێ لە داهاتوودا کاتێک ئێمە تاکێک بەم شێوازە پەروەردە بکەین ڕەنگە ئێستا هەستی پێ نەگەین بەڵام داهاتووە چی مەترسیەک ڕوومان تێدەکات بێگومان ئێمە وەکو چۆن کەسێک کە جگەرە ئەکێشێت ئەستا پێی بڵێ جگەرە زیانی هەیە ئەڵێ من چەند ساڵە جگەرە ئەکێشم بۆ نمونە زیانم پێ نەگەیشتووە لەسەر لەشم ئاڕازەکانی دیاری نەداوە کاریگەری لەسرم دروست نەکردەوە بەڵام بۆ نمونە جگەرە کاتی کەسێک جگەرە کێشە جگەرە نزیکی 18 جۆر مادەی ژەهرینی تێدایە هەر جۆرێکیان کاریگەری خۆی ئێمە لای ئێمەشی کە لەو جۆرە باوانی کە نیکۆتینە بۆ نمونە بەڵام کاتێکی کەسێک جگەرە ئەکێشێت ئەی بێتە ژووری نەشتەرگەری ئەگەر تو پێویستی بە نەشتەرگەری بەنج نایکرێت بۆ نایکرێت لەبەرەوەی بە مروری زەمان لەگەڵ هەر جگەرێک و هەر دووکەڵێکە ئەچێتە ناو لەشی ئەم کەسە خانە بە خانە ئەم دووکەڵە لە ڕێگەی کۆندامیان ناسەوە ئەگەڕێت تێکەڵ بە خانەکانی ئەبێت تووشی چیەکە تووشی سڕبوونی ئەکات لای پێویستی بە بەنج نییە ئەم کاریگەری ئەم دیاریدانش لە سەرین هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستاندا ئێستا ئێمە بڵێن لەوە شتێکی سادەیە و کۆتایی پێدێت و ڕێی لێگرین بەڵام ئەگەر بێت و بنبەر نەکرێت بە شێوازێک لە شێوازەکان بە شێوازێکی گشتی لە داهاتووە کۆمەڵە کاریگەری خراپی لێ هەرێمی کوردستاندا دەرئەکەوێت کاریگەریەکانش ئەو کاتە کە دەرکەوتن چارەسەرکردنی زۆر ئەستەمە بە زەحمەتە چارەسەرکردنی یەکێک لە کاریگەریەکان بریتە لە چی بریتە لەوەی کە بە تایبەت لە سەرگەنجەکانمان لە کۆنتترۆڵی خێزان دەرەچن ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان کە لە داهاتوە ئێمە بیری لێ ناکەنەوە بەڵام ئێستا بۆ نمونە لە ئەوروپا گەنجێک تۆ کە گەشتە گاستێک کە ئەگەر بە شێوازێک تا عمری لەگەڵا پێ حکوومەت دێت وەرەگرێتەوە ناڵە لە لای تۆ بێت تەنها ئەوەندەش کاتت لێ بکە یاخود بۆ نمونە گلەیەکی لێت هەبێت لە هەرێمی کوردستان شاوردەوردە بەرەو ئەوە ئاچین بۆ نمونە ئەگەر بێت و ئەم دیاریدانە چارەسەر نەکرێن ئەوە ئەو کاتە گەنجەکانمان لەژێر کۆنتترۆلی خێزان و بەرپرسیارەتی ئەوانەی کە بەخێوانەکەن دەرئەچێت ئەمە گرفتێکی گەورەمان بۆ دروستکە شکە لەوەی کە بۆ نمونە کاریگەری لەسەر هەڵوەشانەوەی خێزان هەیە لە هەرێمی کوردستانە کەسێکێکن لە ئێستاە دیاریدەی جیابوونەوە چەند قات جیادی کردەوە هەموو ساڵێک نانی ساڵانە کەسێکێت ئامارەکانی دادگا بۆ جیابوونەوە باز دەکرێت ساڵانە بەردەوام بدات ئامارەکان لە زیادبوونان هۆکارەکە چی هۆکارەکە بوونی دیاریدە مەترسیدارەکانە لە هەرێمی کوردستانە کاریگەریە لەسەر چی لەسەر خێزان وەروەها و کۆمەڵگەی ئێمە بە گشتی بە شێوازێکی گشتی و خاڵێکی گرنگی کە هۆکارێکی سەرێکی یاخود داهاتووە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان و لەسەر تاکی کوردی و لەسەر کۆمەڵگەی کوردی دەرەکەوێت بریتێ لە چی بریتێ لەوەی کە بەداخەوە نەبوونی متمانەیە خود نەمانی متمانەیە لە کە ئێستا بڕڵاوە بە یەکێک لە دیارە دەکەن کە پێشتر گەورەترین بۆ نمونە شت لە نێو کە کۆمەڵگەی کوردی پشتی بەست بوونی متمانە و دڵسۆزی بە لە نێو تاکەکانە کە ئێستا بەداخەوە تەنانەت خەریکە لە نێو خێزانێکشە متمانە نامێنێت ئەمەش گرفتێکی گەورەیە لە هەرێمی کوردستانە لە تاکەکانە دروست دەبێت کەواتە ماوەستا دڵشاد هەموو ئەم دیاردانی کەوایەنە ناو هەرێمی کوردستانەوەێنە ناو کۆمەڵگەی کوردەواریەوە هۆکارەکەی ئەوەیە بۆ خێرایە وەریەگرین بە تایبەت خراپەکانیان کاریگەریمان لەسەر دروستکرۆت بە نیشانەکانی دەرکەوتەوە ئەمە توانین لە کۆتایی نەتیجەگیریە بکەین لەبەرەوەی خۆمان خاوەنی کللتورێکی جێگری زۆر باش نین یان لەبەرەوەی ماڵەکەی خۆمان محکەم نیە هەر کەسێک شتێکمان بۆ بنێرە ئیتر یەکسە وەریەگرین هەرێکی پێ چۆن ئەفۆ لەبەرەوەی کللتورەکەی خۆمانەوەندە کللتورێکی بەهێز و باش نێتوانی بێتمان تاکێکی باش پێوەی ملتەزیم بێت ئەمە واکات ئیتر هەر شتێکمان بۆ بێ فەراغمان زۆر یەکسە وەریەگرین خۆمان خاوەنی کللتورێکی سابتی جێگیر نین هەرێکێک لە ئێمە
بەرپرسیارە بەرامبەر سەرەتا بەرامبەر بە نەفسی خۆی هەر تاچێک کە لەدایکە بێت کە ئاگاتە ئەوەی کە ئیتر ئاستی باڵاوبوونی جگە لە جەستەی ژیری بەرپرسیارە بەرامبەر بە چی بەرامبەر بە نەفسی خۆی بەرامبەر بە جەستەی خۆی بەرامبەر بە ڕۆحی خۆی ئەگەر بێت و هەر تاچێک هەستی بۆ بەرپرسیارەتی کرد کە بەرامبەر بە خۆی هەیەی ئەوە فەراغێکی پڕ کردوێتەوە ئەو بۆشایەکی پڕ کردوێتەوە پاشان ئەو خێزانانی کە تاکەکانی تێدا پەروەردەکەن ئەگەر هەستیان کرد بۆی کە بە دروستی نەوەکانیان پەروەردەکەن ئەو فەراغێکی تریان پڕ کردوێتەوە پاش ئەوە ئەو شوێنەی ئەو ناوەندەی کە تاکەکانی تێدا گەورە بن ئەگەر هەستیان کرد بۆی کە تاکەکان بە دروستی پەروەردەکەن یاخود بەرنامە و پلان و پرۆگرامی تەندروستیان هەبوو ئەو فەراغێکیان پڕ کردوێتەوە ئەگەر هاتوو بۆ نمونە ئەو فەرمانگانەی کە تاکەکانی ئێمە تێدا کارەکەن ئەگەر بە دروستی کارەکانی خۆیانەکەن فەراغێکیان پڕ کردوێتەوە ئەگەر هاتوو فرەپلەکە ئەچینە سەرەوە بۆ وەزارەت بۆ دەوڵەت بۆ هەمووی کارەکانی خۆیان بە دروستی کرد هەستیان بە بەرپرسیارەتی کرد ئەوە فەراغەکان پڕ کەواتە لە نەبوونی فەراغە دیاریدەی نامۆش کاریگەری نە بەڵام لە بوونی فەراغە دیاریدەکان کاریگەری و هەروەها داهاتوویەکی ینی زۆر زۆر ناخۆش بەڵام خۆ لە پاڵیشا کۆمەڵێک شتی باش هاتووە یانی توانین بڵێن مێردمان هەبێت چونکە زۆر کللتوری ینی بەداخەوە ماڵێ ینی دڵنیام بلای بەڕێزیشت هەن زۆر دیاردە و کللتورمانەیە کە ڕەسەن و کوردایەتی بەڵام بەڕاستی من شانازیان پێوە ناکەم بەتابەت لە بابەتی خانمان بە زۆر بە کچ بە شودان بە زۆر ژنێنان بۆ کوڕ گەورە بە بچووک شیربایی یعنی لە پای پێدان لە پای خوێنە ینی کۆمەڵێک بابەتمان هەیە کە ئەمە لە ڕەسەنایەتی کوردەواریە هەبوون و واقعە ئەبێدانی پێدا بنین بەڵام شکر بەخوای ئێستا نەماون ئەم کرانەوەیانی وای کردووە مەسەلەن کۆمەڵێک دیاردەی ناشرین هەبێ نەمێنێ ینی ئەتوانین تۆزێک ئومێد بەخشبین لە پاڵ ئەو هەموو بەڵام سیبەتی باست کردو کە بەداخەوە بە چاوی حەسەر و حی ئەیبینین ڕۆژانە گەنجەکانمان بوونەتە قوربانی مەوادی مەخەبەر وەک باست کرد بێ پەروەردەی معتادون بە سۆسیال میدیا لە پاڵیشا کرێش تا دەرفەتێکی باش ما بێشتی باشمان وەرگرتووە هێشتا شتی باشمان وەرگرتووە کرێ لە پاڵ باشەکانی شا تۆزە خراپەکان کەم بکەینەوە طبعا ئێمە کە باش لەم دیاریدە نام و شتە ناموانە ئەکەین لە هەرێمی کوردستانەوە کاریگەری خراپەکانی ئەکەین مەرج نییە بۆ ئێمە کاتێک تربیە هیوا بووبین لەوەی کە هیچ شتێکی باش وەرنەگیراوە یاخود بۆ نمونە تاکەکان گەشتونەتە ئاسەکەی تر ئێمە بێ هیوا بووبین لێ نا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە باسمان لە تەکنۆلۆژیا کرد بەڵێن بەشێکی باشی گەنجەکانمان بەداخەوە بە خراپ بەکاری دێنن بەڵام سیرەکەین بەشێکی باشی ئەوانەشی کە لە بواری ڕۆشنبیری و لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە شوێنەکانی ترە کاریفیەکەن سوودیان لێ بینەوە توانیویانە بیکەنە هۆکارێک بۆ پێشکەوتنیا خۆ ئەوانەی کە بانخوازن یا ئەوانەی کە زانست بڵاو دەکەنەوە ئەوانەی کە بەروەردەی کۆمەلگاکەن لە ڕێگەی تەکنۆلۆژیەوە توانیوانە سوودێکی زۆر بە کۆمەلگا بگێنن ئەنی کەواتە ئەمانە ئەم دیاریدانێکی ئێمە باسی لێ دەکەین کە بەشێکی لە گەنجەکانمان یا لاوەکانمان بە خراپەکاری دێنن کاریگەری لەسەر دروستکردن لە لایەکی تریشەوە کۆمەڵێکیکە زۆر بە جوانی بە سوود بەکاریان هێناوە توانیوانە سوودی لێ ببینن و هەروەها ئەو لایەنەی کە بۆم ئێمە باسمان لەوە کرد کە تاکەکانمان بێهیوا بوون لە خوێندن و تا کۆمەڵە تاکی باشیشمان هەیە کە بۆ بە هەموو شێوازێک هەوڵەدا بۆ ئەوی داهاتی خۆی دابین کات هەر لەگەڵ خوێندنەکەیە کارکە پیشەیەک بۆ خۆی دۆزێتەوە یاخود ومێدی هەیە بە داهاتی خۆی کەواتە ئەمانە جگەلەوەی کە ئێمە کاریگەری خراپی لەسەر کۆمەڵەکەمان دروست کردووە لەلایەنی باشی سوودمان لێ بینیوە توانیوانە بەکاری بێنین بۆ مەبەستی پێشکەوتن و بۆ مەبەستی کۆمەڵی واریکە بەڵام مەترسیەکەی ئێمە لێرەدا چییە؟ مەترسیەکەی ئێمە لێرەدا ئەوەیە کە تۆ لە داهاتوودا گەنجەکان کارێکیان بەسەر بێ نەتوانی کۆنتترۆڵیانکەی بەداخەوە زۆر ڕاستە بەداخەوە نتوانی کۆنتترۆڵیانکە دیچێک لەو دیاریدەن بۆ منێک حاڵەتێکەیە کە ئێمە جارێک و مامۆسایان لەگەڵ باڵۆژی یەکێک لە وڵاتەکانە دانیشتن قسەمان زۆر بۆ کرد سەربارەت بە نەهامەتی مامۆسایان و گرفتی موچە و کۆمەڵشتی لەو بابەتە لەو کاتەدا کە گرفتی شەڕی داعش هەبوو تەنها من خاڵێک بێمە وتم یەکێک لە گرفتەکانی ئێمە ئەمانەوە لە هەرێمی کوردستانە خوێندکارەکانمان داهاتوویەکی خراپیان نەبێت ئەوەیە کە لە داهاتووە تاکیشی تونڕەو نەبن تاکێک نەبن ببنە تاکیشی یعنی لە ڕووی مەرجێت تونڕەوی هەر کوشتن بێت لە زۆر بواری تری هەیە یەکسەر لەو خاڵەسەر ئەو خاڵە وەستا وتی ئێمە ئەمانەوێت ئەم خاڵە مەبەستمانە لە هەرێمی کوردستانە چاودێریی وردی بکە
ڕۆژی فەڕەنسا بوو لەگەڵمان دانیشت بوو گفتوگەمانە کرد کەواتە ئێمە سیرەکەین ئەگەر بێت و تاکەکانمان لە سێری کە باسمان لە چی کرد تونڕەوی خۆش وتمان هەر کوشتن نیە لە ڕووی دەرونیەوە لە بوارەکانی ترە لە ڕووی تونوتیژی خێزانی ئەمانە هەموو تونڕەویە کەواتە ئێمە مەترسیەکە ئەوەیە کە تاکەکانمە لە داهاتوو تاکێکی تونڕەونە بن تاکێک بن تاکێکی ئارامگرن تاکێکی لەسەرخۆ بن تاکێکی هێمن بن تاکێک بن کە توانای ئەویان هەبێت لەگەڵ خەڵکیدا تەعامل بکەن بۆ ئێستا بەداخەوە ینی ئێمە مەترسیەکەمان لەسەر ئەوەیە ئەمانەوێ ئەم دیاریدانە کاریگەری خراپیان لە سەتاکان بۆیە ئەتوانین هەموو دیاریدەیەکی نامۆ بگۆڕین بە دیاریدەیەکی باش هەموو دیاریدەیەکی خراپ بگۆڕین بە دیاریدەیەکی چاک و ئەوش بە هەوڵ و هیمەتی هەمووان و پەروەردەکردنی تاکەکان و بە هەموو بەتایبەتی لە خێزانەکان و لە پەروەردە و لە بارەکانی تریشتە ئاوان ساڵ شادێ بە کاتمان نەماگەر شتێکما بێ لە کۆتایی یا ببینەرانمان جام پەیامێکی کۆتایی دەگەرمان ماوەسا پامی من بۆ هەموو تاکەکانی هەرێمی کوردستان و بۆ خێزانەکان بە شێوازشی گشتی بریتێلەوەی کە ئێمە پێویستە سێ خاڵ ڕەچاو بکەین لە ژیانی خۆماندا یەکەم پێویستە خۆمان پەروەردە بکەین بە پەرۆدەیەکی تەندروست دووهەم پێویستە خێزان هەست بە بەرپرسیاریت بکە بەرامبەر بە تاکەکانی خۆی سێهەم پێویستە دەوڵەت هەست بە بەرپرسیاریت بکە بەرامبەر بە داهاتووی نەتەوەکی ئەگەر ئەم سێ خاڵەمان جێبەجێ کرد بێگومان هیچ دیاریدەیەکی نامۆ هیچ کارێکی نامۆ کاریگەری لەسەرمان دروست ناکاتوە ئەتوانین دیارینامەکان بگۆڕین بە دیاریدەی باش زۆر سپاس بۆ مامۆستا دڵشاد بابان ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی سپاس بۆ مدافەتە مامۆستا سپاس دەکەم